پێدانی شیری قوتوبە مناڵ جگەلەوەی کە ئەرکێکی دارەیە لەسەر خانەوادا بەزمێکی زۆرە لەسەر دایک مەمکە کە پشۆ مەمکە کە حازرکە بیکوڵەنە تاقیمیکە و تێچوونیشی زۆری هەیە جگەلەمی کە شیرەکان مامەوە لە بازار ئابڕێن و خەڵگە بێ بگەڕێ و شیری بۆ بگۆڕە و قەبزە بێ و سکێچێ و کاوابزانم وایە سەرباری ئەوانش کاریگەرێکی زۆری هەیە بۆ تێکدانی دەمودانی مناڵ کە دوجار تێکچوونی دەمودانی مناڵیش هۆکارێکی بێخواردنی مناڵەکانتانە دەچێن لای پزیشکێکی ددان بۆی کە باس لە کاریگەرەکانی مەمکە شیر بکە لەسەر مناڵ و خراپکردنی دانەکانی مناڵ پاشەوە ئەگەڕێنە وڵاتان بۆی کە پرسیار لە دکتۆر بکەین بەچی دەست پێ بکەین بە پێدانی خواردنی تەواوکرد لەگەڵ مناڵ لە سەرەتای لە دایکبوونیەوە تا 6 مانگی یەکەم پێویستە لەسەر دایکان تەنها شیری خۆیان بن بە مناڵەکە چکە مناڵەکەت بە شیری دایکەکە تێر ئەخوات و گەشەی باشتر ئەبێت لە دوای 6 مانگەکەەوە لەگەڵ شیری دایکەکەیە تا تەمەنی 2 ساڵی ئەتوانێت هەندێک جۆری خۆراکی باتێ دیارە ئەویش بە پێی ڕاچاوی بە پێی ڕێنمایی پزیشکی چاودێری مناڵ ئەگەر دایکەکە بە هەر هۆکارێک نەیتوانی شیری خۆی باتێ لە ڕێگەی مەمکە شوشە و شیریایە تا 1 ساڵ ئەتوانێت لە دوای 1 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێت مناڵ مەمکە شوشە بەکار بهێنێت بەڵکو ئەتوانێت شیرەکە لە ڕێگەی پرداخەوە بیخواتەوانێت وە گرنگە لەگەڵ یەکەم هاتنی دانی مناڵە پێویستەکات دایک و باوکەکەم دانی مناڵەکانیان پشۆن بۆی تەندروستی دەمودانی مناڵەکانیان ڕابگرن.